خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەیان لە ئێمە کردووە. هەڕەشەی چی؟ ئەو کەسەی ئیشی ڕیبا بکە ماڵەکەی پیت و بەرەکەتی تیا نامێنێ هەر چەندێ زۆر بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیبە، ئەفەرمێ الربا وإن كثر فإن عاقبته إلى قل. ڕیبا هەر چەندێ زۆر بێ، سو فائز هەر چەندێ زۆر بێ، سەرنجامەکەی بۆ کوێیە؟ بۆ کەمیەتی و لە ناوچوونە. وەڵی خۆم چەندەها کەس دەناسم ئیشی ڕیبای کرد سوێن بەخوا ئیفلاسیەنە، چونکە فەرمێ عاقبته إلى قل، هەر چەندێ زۆر بێ سەرنجامەکەی نەمان و تیاچوونە. ئەوەی ئیشی ڕیبا بکە لە دنیادا مفلیسە و لە قیامەتیش مفلیسە. کەواتە زۆرمان بینی چەند هەزار دەفتەری خەڵک ساڵانە دەخورێ لەم کوردستانەدا، هەمووش ئی ڕیبایە. کاک فڵان کەس ئەوە 5 دەفتەر با پارە لاوی ئەوە ماهانەوە لەمبەریە. ئینسانی عاقڵ و تێگەشت و بە تایبەتی خەڵکی کاسبکار ئەگەر خۆی گێر نەکات لەو شتە تێگا، نمونەیەکتان بۆ دێنم بۆی تێ بگەن، ئەو وازە تاوانەکەی بێنە کە تۆنی حرام و تاوانێک گەورەیە کە تۆ دەفتەری ئەدەی بە کەسێک بە مقابلی پارێکی دیاریکرا ئەوە ڕیبایە، چونکە شەریکایەتی نییەوە. نمونەیەکتان بۆ دەهێنمە بۆی نەتان خەڵەتێنن. دەفتەرێک پارە ئەو کەسێک کە کەسابەت کا دەزانێت، دەفتەرێک پارە لەوانەیە مانگی وەرەقەیە پیا بکە 2 گەڵا 3 گەڵا با بڵێ 5 گەڵا، تۆ زۆر دابنی 5 گەڵا دادێ، شتی وا زەحمەتە. معقولە پیاوێک دەڵێ دەفتەرێ پارەم بەرێ من مانگی 2 وەرەقە 3 وەرەقەتە دەمێ. باشە تۆ بیرێ بکەرەوە ئەم پیاوەگەر بە نیوەی ئیش بکە، من دەفتەر پارەم داوەپی ئەگەر نیوەی بدا بە من، کەواتە ئەگەر 2 وەرەقە بداتێ کەواتە 4 وەرەقەی پیا کردووە. 4 وەرەقەی کوێ پیا کردیە؟ ئەی 5 وەرەقە بدا بە من مانگی بۆ دەفتەری 5 وەرەقە، ئەی بیرێ بۆ ناکەیتەوە. باشە 5 وەرەقەیدا ئەی چەندێکی بۆ خۆی هەڵگر، خۆ ئەگەر نیوە بێ کەواتە 10 وەرەقەی فڕێداوە. ئێشتی وا بێت دەفتەری مانگی 10 وەرەقە فڕێدا؟ بزانە پارەکەت خورا و دانەوە داکراوە، شتی وا نابێ. تووشی ڕیبا بووی و پارەکەیشت دڵنیاوە چۆتە قورگی شێرێکەوە، مەگەر خوا ڕەحم کات لەوانێت تۆ ئاخر نەفەر بی کابرا ڕابکە و بڕات. کەواتە ئەگەداری خۆت بە ڕیبا سەرنجامەکەی تیاچوونە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم، خوای گەورەش دەفەرمێ یەمحق الله الربا، ئەو ئاەتی قورئانە، خوای گەورە پیت و بەرەکەتی ڕیبا ناهێڵێ، ئەو ماڵی بە ڕیبا پەیاکەی پیت و بەرەکەتی نامێنێ. کەواتە ئەگەدار بە وەڵڵاهی ڕیبا هەچەندێ زۆر بێ هەل لە ناوچوونە سەرنجامەکەی.